ئەگەر لە وڵاتە یاسا هەبێت ئێمە هەموو قۆناغەکانی یاسامان بڕیوە بوو ئەمە بەستێککە ئێستا لە پێناوی هاتوون بۆ ئێرە برێک شایستەی داراییمان هەیە لا ئەم کۆمپانیانەی تر لافارجی ناوە ئۆراسکۆمی ناوە هەر کەسێکی ناوە ئێمە برێک لەو حەقە وەرمان گرتووە ساڵانە و ماڭانە کەم و زۆر بەڵام ئێستا برێکمان لەلایەن ماوە بڕەکە کەم نییە ئەمانوێ ئەو کە وەرمان گرتووە لێی دەرکەن و باقی ڕەقەمەکەمان بنێ. کرێکارانی چیمنتۆی تاسڵوجا کە لە ئەسڵامانە خۆیان کرێکاری حکومین بەڵام دوایی حکوومەت بە عەقد یاونیەتیوانێ بە شەریکەی لاڤارجی فەڕەنسی کاتی خۆی کە چیمنتۆی یەکگرتوو هەبووە لاڤارج ئیدارەکەی بەڕێوە بردووە کۆمپانیای چیمنتۆی یەکگرتووە بۆ لاڤارج ئیدارەکەی بەڕێوە بردووە ئەمانە کرێکارانەواتە لەم حاڵەتە مستحقاتیان لە لای ئەم شەریکەیە بەڵام حکوومەت هیچ مەسوولە لەوەی کە داکۆشیان لێ بکات لە مانگی 2007ەوە ئەخدی بینی ئەم شەریکەیە کۆتایی پێهاتووە لەگەڵ حکوومەتە ئەم کرێکارانە داوای مستحقاتی ئەڕباحی ساڵانە لەگەڵ حەوافزی ئەو دەدوان ساڵی ڕابردووەکەن بۆچی لەبەرەوەی کە کاتێک کۆتایی بە عەقدی بینی گرێبەستی بینی حکوومەت و ئەم شەریکەیە هاتووە ئەمانە مکافئەی نهایی خدمەیان لەلایەن لاڤارجە وەرنەگرتووە لە لاڤارج نظامێکیانەیە کە کاتێک کرێکارێک لەلایەن نامێنێ یا خۆیان کۆتایی بە گرێبەستی کەسێگەێنن مکافئەی نهایی خدمە وەرەگرن ئێستا قایم قامێتی سلێمانی بە ئامادەبوونی سندیکای بیناسازی بە ئامادەبوونی نوێنەری کرێکارەکان کە لە مانگی 5 لە باخی گشتی هەڵبژێرا نوێنەرەکان چەندین کۆبوونەوەمان کردووە لاڤارجیش هەر لەگەڵمان کۆبوونەوەی کرد لاڤارج لەجێر حجەتی ئەوەی کە ئەوان ئەم مستحقاتانە لای ئەمان نییە و ئێمە بەرازیمەی خۆمان ناوە بە حکوومەت مەسوولە بەڵام لەم بینەیە کە نابێت حکوومەت بەرازیم مەبا بە لاڤارج بەبێ ئەوەی کرێکارەکان مستحقاتی کاملی خۆیان وەرگرن.